داواتان لێ دەکەم بۆ فەیسی سێ لەگەڵمان بن ئەگەر لەگەڵمان نەبن بێگومان کاک سەباح و کاک کەمال و هاوشێوەکانیان لە ئازارە ئەمێننەوە بەرکەوتوانی چە کیماوی ئێستا شوناسیان نییە تا ئێستا نەناسیێنراون وەکو بەرکەوتە لەوانەیە مەعاشیان نەوێت بەس ئەوەی کە قوربانیان داوە بۆ ئەم شار و بۆ ئەم وڵاتە بە قوربانی بناسرێن ئەمە بۆ خۆیان دڵدانەوەیکی معنەوی زۆرە و هەمان کاتیش ئەبێتەوەی کە حکوومەت بزانین کێ بە فعلی بەرکەوتەیە و کێش خزێنراوەتە ناو ئەو لیستی بەرکەوتوانە ئێمە لەگەڵ بەڕێز مامۆستا کامران بەڕێوەبەری شەهیدانی هەڵەبجە لەوەین کە بەم لیستەیە بڕۆینەوە بۆ ئەوەی بۆ ئامێرانەی کە هەم لەسەر بودجەی خۆمان کڕیمانە هەم حکوومەتی فەڕەنسا دابینی کردو بتوانین پێداچوونەوەیەکی کلینیکی سەریری پاشان بە پێی ئەو بەڵگە مێژوویانە بتوانین بەرکەوتەکان کێ حەق بەرکەوتەیە بیناسیێنین کێش بەرکەوتە نییە بۆی شوێنی جەدەل و مزایداتی سیاسی نەمێت. فەرەنسا بەشداری کرد لە پشتیوانیکردنی ئەم نەخۆشخانەیە بڕی 1,500,000 یۆروی دابین کرد بۆ پشتگیریکردنی نەخۆشخانە چێ لە ڕووی پەرەپێدانی توانستی ئەم نەخۆشخانەیە بێتن چێ لە ڕووی دابینکردنی کەلوپەل بێتن بۆ ئەم نەخۆشخانەیە. Matériel sur le plan des compétences. کەسانێکمان هەیە چاوی بەڕاستی خەریکە لە دەست دەدا قەرەنی ئەوێ و دەرەوەی وڵاتی ئەوێتەوە بە هەموو دام و دەستگا حکومەکان و بە سەرۆکایەتی حکومەتی کوردستانی خۆمان و لەگە هەموو ڕێکخراوەکان بتوان کارێک بکەن کەوا ئەو کەسانی زۆر ناڕەحەتن بیانێنە دەرەوەی وڵات بۆ چارەسەر بەڕاستی یعنی هەناسە زۆر ناڕەحەتە ئێوە ناتونە بێنە جێ ئێمە زۆر ناڕەحەتە بن لەبەر ئەوەی ئێمە تەنها هەناسە و چاومان نییە تووشی نەخۆشی دەرونی بووین و لەگەڵ ئەوە هەموو جستە و بەیانمان تووشی زەعیفی و نەبیستن و بینینی تەواو و معدەل ئاو بە چاومانە هاتن و هەناسەمان تن و بەو شێوەیە بۆیە لێرەوە داوا لە بەڕێزیان دەکەین کەوا زیاتر هاوکار دەستی یارمەتیان لە ناوچەکەمان و لە شارەکەمانە بۆ درێژکەن.